ماوەی 6 ڕۆژە دانیشتوانی شاری بەسڕە و دەوروبەری دژی هەژاری و بێئیشی و گەندەڵی خۆپیشاندان و ناڕەزایەتیان دەست پێ کردووە. لە بەرامبەردا حکوومەتی عێراق هەوڵی هێورکردنەوەی دۆخەکە دەدات و خودی سەرۆک وەزیران دوای گەڕانەوەی لە بڕۆکسل ڕاستەوخۆ سەردانی ئەو شارەی کردووە. جگەلەوەی پێشتر وەزارەتی نەوت لە وەڵامی داواکاری خۆپیشاندەراندا 10,000 هەلیکاری بۆ دانیشتوانی پارێزگاکە ڕاگەیان کە بەسەر وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە و گواستنەوەدا دابەش دەکرێن. لالایکی دیکەوە حکوومەتی بەغدا لیژنێکی وزاری تایبەت بە داواکاری خۆپیشاندەران پێکهێناوە. لیژنەکە نەخشەڕێگەیەکی داناوە بۆ جێبەجێکردنی چەند پرۆژێک لە بواری خزمەتگوزاریەکانی ئاو کارەبە و تەندروستی و وەها خزمەتگوزاریە گشتیەکان و باشکردنی بواری ئەمنی کە تەواوی پرۆژەکان لە ماوەی 2 ساڵدا جێبەجێ دەکرێت. لیژنە وزاریەکە بەڕێی 2 ملیارد دیناریشی بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ پارێزگاکە تەرخان کردووە. لای خۆیەوە فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق داوای لە خۆپیشاندەران کردووە دان بە خۆیاندا بگرن. داواشی لە حکوومەت کردووە بە زووی وەڵامی داواکاری ڕەوای خۆپیشاندەران بداتەوە. ئەوکات پۆلیسی بەسڕە هێزەکانی خۆی بڵاوە پێکردووە بۆ پاراستنی دام و دەستگاکانی حکوومەت لە دەستی خۆپیشاندەرانی تووڕەی پارێزگاکە. لالایکی دیکەوە ڕوانگەی عراقی بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی مامەڵەی هێزامنیەکانی عێراق لەگەڵ خۆپیشاندەراندا ڕاگەیان. حکوومەت بە خەمساردی مامەڵە لەگەڵ پرسی خۆپیشاندەراندا دەکات و گوێ بەو تونند و تیژیانە نادات کە لە سەردەستی هێزە ئەمنیەکان ڕوبەڕوویان دەبێتەوە. دەشڵێت لە سەرەتای خۆپیشاندانەکاندا خۆپیشاندەرێک کوژراوە و 3 دیکەش بریندار بوون. هەوڵەکانی حکوومەتی عێراق بۆ هێورکردنەوەی دۆخی ئالۆزی بەسڕە لە کاتێکدایە کە بەشێک لە چاودێران پێیان وایە ئالۆزیەکان سەر تا سەری عێراق دەگرێتەوە. بۆ پێی هەمان هۆکاری سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی بەسڕە لە تەواوی شارەکانی دیکەی عێراقیشدا بوونیان هەیە.